سەرکەوێ خەباتی کرێکارانی پەیمانی پیشەسازی نەوت. شۆڕای سازماندەهی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت ڕۆژی 12 مانگی گوڵان ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە لە ژێرناوی ئاخرین هەواڵی مانگرتن چییە؟ لا ڕاگەیاندراوەکەدا سەبارەت بە بابەتە گرنگەکان قسە و باس کراوە. سەرەتا ئاماژە بە ژمارەیەک مەعلوم الحاڵ کراوە کە لە ژێرناوی کەمپەینی 1402 کرێکارانی مانگرتوو دەنێرن بۆ لای پەیمانکارانی بەناو باش کە دار و دەستەی خۆیانن. لە ڕوونکردنەوەی کردداری ئەم کەسانەدا لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لەو ڕاستایەدا بە هەراوهوریا سەبارەت بە هێندێک قەراردادی فۆرماڵ کە گۆیا پەیمانکاران بارودۆخی هاوکارانی مانگرتوویان قبوڵ کردووە، هەوڵ ئەدەن تا ڕیزی مانگرتوانی لاوان بکەن بە حاڵێکدا ئەم هەواڵانە ڕاست نین و تەنیا هەراوهوریایەکە و دەبێت سەبارەت بەم جۆرە شگردانە وشیار بین. لا ڕاگەیاندراوەکەدا سەرنج خراوەتە سەر پیلانی مەترسیدارتر و نووسراوە. لە هەواڵەکاندا وتراوە کە ژمارەیەک لە پەیمانکاران لە پرۆژەکانی تەوسعی پارسی جنوبی لە بواری نەوتدا بانگکراون و دەست بەسەر کراون. بەپێی ئەم هەواڵە گۆیا ئەوە پەیمانکارانن کە بانگەوازی مانگرتنیان داوە و ئێستا بەپێی بەدواداچوونێک کە لەلایەن سەربازانی گومناوی ئیمامی زەمانەوە ئاشکرا بووە بە بانگکردن و دەست بەسەرکردن خەریکن بەری پێدەگرن. بەپێی ئەو زانیاریانەی دەستیان کەوتووە ئەو کەسانەی پەیمانکاریان دەست بەسەر کردووە سەر بە سوپای پاسدارانن کە پشتیوانی بەشێکی بەهێز لە پەیمانکارانی سەر بە قەرارگای خاتمەئەنبیان. ئەم هێزە سەرکوتگەرە دەیەوێت لە مانگرتنی سەربەخۆ و ڕەوای کرێکاران سووی استفادە بکات و پەیمانکارانی سەر بە ڕەقیبەکانی لە شرکەتی نەوت وەدەربنێ و خۆی بە تەواوی زاڵ بێت بەسەر بێجگە لە 61,000 کرێکاری ڕەسمی ماباقی 205,000 کرێکاری شرکەتی نەوتدا. شۆڕای سازماندەهی ناڕەزایەتیەکان لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژەی بەم ڕاستیە کردووە. قەرارگای خاتمەئەنبیا هەوڵ ئەدا تا بە وەلانانی پەیمانکاران هەموو بەساتی تاڵانچێتی لە نەوتدا خۆی بەڕێوەی بەرێت و لە بەرامبەریشدا ژمارەیەک لە پەیمانکاران هەوڵ ئەدەن خۆیان بە مانگرتنی ئێمە کرێکارانەوە بچەسپێنن تا پاشەکشە بە حەریفەکەیان بکەن. ئێمە کرێکاران لە بەرامبەر هەردووی ئەم باندە مافیایانەی تاڵانچێتیەدا ڕادەوەستین و ئیزن نادەین کە پەیمانکارانی مشەخۆر مانگرتنەکەمان بکەنە دەسمایە بۆ خۆیان لەم کێشەیەدا. ڕاست داخوازیەکی لە مێژینەی ئێمە کرێکارانی نەوت لە ئاستی سەرتاسەریدا تێکەوە پێچرانی بەساتی پەیمانکاران بووە لە هەموو ناوەندە کرێکاریەکاندا و لەم ڕۆژدا هەروە پێداگرین لەسەری. شیاوی ئاماژەیە کە بێجگەل لە کەسانی سەر بە قەرارگای خاتم، ئیسلاحخوازانی حکوومەتی و ئۆپۆزیسیۆنی ڕاستیش لە هەوڵدان تا مانگرتنی ئێستای کرێکاران بە ئاراستەی بەرژەوەندیەکانی خۆیان بەلاڕێدا برن. هەموو ئەمانە بوونەتە هۆی ئەوەی چالاکانی ئەسیلی کرێکاری بە وشیاری قوڵ و کارزانیەکی جێی تەحسینەوە تاکتیکەکان و کردداری نفوزیەکان و پەیمانکارانی قەرارگای خاتم و باقی چڵکە و خۆرانیان لە قاوداوە تا پارێزگاری لە ئیسالەت و سربەخۆیی مانگرتوان بکەن. ئەم هەڵسوراوانە لە یەکەم مانگرتنی گەورەی کرێکارانی نەوتیش کە لە مانگی پوشپەڕی ساڵی 1400دا ڕوویدا بەشێکیان بەرەو ڕووی واها بارودۆخێک بوونەوە. ئەوان بەشێکی بەرین لە مانگرتوانیان لە نێو گەلێک لە ئاڵۆزیەکاندا بە شێوەیەک هیدایەت کرد کە کرێکاران دەستکەوتیان هەبوو. هەرچەند ژمارەیەک لە پەیمانکاران دواتر بەڵێنیەکانیان شکاند. شۆڕشی ژنجیان ئازادی لە ئێستادا لە مانگرتنی کرێکارانی پرۆژەیی و ئەرکان سالسی نەوت لە ئارادایە. ئەم کرێکارە مانگرتوانە کە بەردەوام بەم ژمارەیانەوە زیاد دەبێت لە پشتیوانی هەموو کرێکارانی نەوت، گاز و پێترۆشیمی و بەشە پێشڕەوەکانی بزوتنەوەی کرێکاری بەهرەمەندن. پێویستە هەموو ژنان و پیاوانی کرێکار و جەماوەری ئازادی خواز ببنە پشتیوانی کرێکارانی مانگرتوو. کرێکارانی مانگرتوو لەم دەورێدا لەسەر دوو داخوازی هەنووکەیی پێیان داگرتووە کە بریتین لە زیادکرانی حەقدەستی 79% و 20 ڕۆژکار و 10 ڕۆژ پشوو. بەڵام هەڵسوراوانیان
داخوازی دیکەی نەفگەرانیشیان هێناوەتە گۆڕێکە بریتین لە هەڵوەشانەوەی قەراردادی سەرجەم پەیمانکاران و کرانی قەراردادە کاتیەکان بە قەراردادی هەمیشەیی و ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی نەوت، دابینبوونی مەنیشۆنی کار، کۆتایی هێنان بە پادگانیکردنی فەزای کاری، دابینبوونی ستانداردی جێی ڕەزامەندی لە شوێنی کار و ژیان و بێهداشت و هیتر. مانگرتنی ئێستای نەفتگەران خەباتێکە زۆر ئاڵۆز، بەڵام لەسەر ناوەڕۆکی هاوسەنگی هێزی مەوجود بە قازانجی خەڵک و تێکۆشەرانی وشیار و هیدایەتگەرانی ئیمکانی سەرکەوتنی هەیە. بە سەرکەوتنی نسبی و کامڵی ئەم مانگرتنە، بزوتنەوەی عەداڵەتخوازی و خوازیاری ڕووخانی خەڵکی ئێران گەلێک هەنگاوی گەورە بەرەو پێشەوە دەنێت.